تاقیکردنەوەی وەرزی دووەمی پۆلە ناکۆتاکان لە سەرجەم قوتابخانەکانی هەرێمی کوردستان دەستی پێکرد تا 20 مانجیش بەردەوام دەبێت و دوای هەفتەیەکیش ئەنجامی تاقیکردنەوەکان دەدرێتەوە بە قوتابیان. بەشدار عەبدولخالق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر ئاشکرای دەکات لە سنووری پەروەردەی هەولێر زیاتر لە 500,000 قوتابی بەشداری لە تاقیکردنەوەکان دەکەن و هەموو ئامادەکارییان کردووە بۆ ئەوەی پرۆسەکە بە سەرکەوتووی تەواو بێت. لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر زیاتر لە 9 ملیۆن قوتابی بەشداردەبی زیاتر لە 500,000 قوتابی بە سەرجەم قۆناغەکان جگە پۆل لە پۆلی 12 و لە 2151 ناوەندی خوێندن لە قوتابخانە بنەڕەتی و ئامادەی دو ناوەندەکان تاقیکردنەوەکان ئەنجام دەدرێت. ئەم تاقیکردنەوەانە تاقیکردنەوەی وەرزی دووەمن کەوە لەسەر ئاستی قوتابخانەکان ئەنجام دەدرێتن. بەنسبەت تاقیکردنەوەی ئەمڕۆ کە دەست پێ دەکات سەرجەم قوتابیان و خوێندکاران لە پۆلی 4ەوە تاقیکردنەوە دەست پێ دەکەن تا پۆلی 11. ئەمڕۆ ئەم قوتابیانی کە بەشداری دەکەن لە سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیە نزیکەی 300,000 خوێندکار داخلی ئەم پرۆسەیە دەبن. ئەم پرۆسەیە ئامادەکاریەکانی لەلایەن بەڕێوەبەری قوتابخانە زایدەن بەڕێوەبەرێتی تەکنیکی لە بەڕێوەبەرێتی پەروەردەی قەزاکان ئامادەسازی بۆ کراوە لە کەشێکی ئارام و هێمنە تاقیکردنەوەکان دەستی پێکردەوە تا ئێستا هیچ کێشە و گرفتێکمان نییە لە ڕووی تەکنیکیەوە. بە بڕیاری وەزارەتی پەروەردە سەرجەم پەروەردەکان لێژنەی تایبەتیان دروست کردووە بۆ ئەوەی چاودێری پرۆسەی تاقیکردنەوەی پۆلە ناکۆتاکان بکەن. هاوکات هەر قوتابخانەیەکیش 2 لێژنەی بۆ پرۆسەکە پێکهێناوە کە لێژنەکانی پشکنین و وردبی نییە. ڕۆژانە لیژنەی ئەزموونەکانمان داناوە. لیژنەی ئەزموونەکان کاری خۆی ئەنجام دەداتن، دەفتەرەکان دادەپۆشرێتن بە شێوەیەکی بنهێنی و ناوی قوتابیەکان دادەپۆشێتن. لیژنەی پشکنین دەفتەرەکان بە لیژنە سەدەدرێتن. پاشانش کە تەواو بوو لیژنەی پشکنین دەدرێتە لیژنەی وردبینی کە پاش لیژنەی وردبینی تەواو بوو اینجا دێتن دەخرێت سەر نمرەی دەرەزەی قوتابیەکان. بە بۆچوونی پسپۆڕانی پەروەردە دروستکردنی کەشێکی ئارام لە ماڵەوە و لە هۆڵی تاقیکردنەوەکان دەبێتە یارمەتیدەرێکی زۆر باش بۆ قوتابی بۆ ئەوەی بە دەروونێکی ئارامەوە وەڵامی پرسیارەکان بداتەوە و تێدا سەرکەوتوو بێت. کەشی ئیمتیحانات بە تایبەتی لە ئامادەی شۆڕشی کچان زۆر بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک بەڕێوەتی مامۆستاکان زۆر مساعدەی تەڵەبەیەکەن و زۆر ئاگاداری تەڵەبەکانن بە شێوەیەکی زۆر باش بەڕێتی و ئەوەش کاریگەریەکی زۆر باشی هەیە لەسەر دەرونی قوتابی کەوا دەکات زۆر بە جوانەی پرسیارەکان جواب بدەینەوە و کەشێکی ئارام لەمەش بڕاستێت. هۆکارێک کە وا لە تەلەبە ئەکا بە باشی جواب باتەوە ئارامی و هێمنی قاعەکەیە کە قاعە بێدەنگ بوو ژاوەژاو نەبوو شتەکان ڕێکوپێک بوون تەلەبەکەش دەتوانێت بە مێشکێکی فراوان جوابی پرسیارەکان بداتەوە. پۆلە ناکۆتاکان خوێندکارانی پۆلی 1 بنەڕەتی تا پۆلی 11 دەگرێتەوە بەڵام بە بڕیاری وەزارەتی پەروەردە پۆلی 1 و 2 و 3 بنەڕەتی تەنها بەزارەشی تاقیکردنەوەیان پێدەکرێت. هاوکات دوای تەواوبوونی تاقیکردنەوەی پۆلە ناکۆتاکان تاقیکردنەوەیەکی تریش ئەنجام دەدرێت ئەویش تاقیکردنەوەی نیشتیمانیە کە پۆلی 9 و 12 دەگرێتەوە کە ئەوانیش ڕۆژانی 26 و 27 ئایار دەست پێ دەکات. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.